بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە لە باسکردنی ڕکابەری ڕووداوەکانی ڕۆژ کە لە گرنگترینیان ڕکابەرەکانی پریمەر لیگن و دەست بەکاربوونی فەرمی سێرجیۆ کۆنسیساوە لە ڕانەراتیان ئێسی میلان لە تایبەتمەندی ئەنجامەکانی پریمەر لیگیش خاڵی تایبەتتر و جیاوازترمانەیە و بابەتێکی گرنگمانەیە کە قسەی لەسەرکەین ئەویش بەردەوامی خراپی ئەنجامەکانی مانچستەر لەگەڵ ڕۆبن ئامۆریمە و لەگەڵیشیە خراپبوونی ئەنجامەکانی چێلسیە دوای ئەوەی کە چاوەکان هاتنە سەر چێلسی لەوەی ئەم تیپە کە گوایە ڕکابەری پریمەر لیگەکە یاخود تیپەکەی مارەسکا چەند ئامادەیە لە ڕکابەری پریمەر لیگ و هەتا دوای ئەمانە کۆمەڵێ بابەتن کە شایانی قسە لەسەرکردنن و ئەو ئاستەشی لە چواریاری ڕابردوو نیوکاسڵ ئەگەر چێم ساڵ بە سەرەتایەکی خراپ دەستی پێکرد بەڵام لە چواریاری ڕابردوو 12 خاڵی کۆ کردوتەوە واتۆتەوە نیو ململانەی گەشتن بە تیپەکانی چامپیۆنز لیگ و ڕکابەریەکان کە ئەمەش بارودۆخێکی دیکەیە کە بمانوێ قسەی لەسەرکەین و بە تایبەتیش وەستانمانە بێت لەسەر ڕۆبن ئامۆریم و لەسەر مانچستەر یونایتد و لەسەر ئەو دۆخەیەم تیپەتی کەوتوە سەر ڕاوی ئەوەی کە سێر جێم ڕاتکلیف لە هاوینی ڕابردوو سەرجەمگرێ بەستەکانی کە داوا کرابوون بۆ ڕاهێنەری یانەکە ئەنجامیدا و دواتر بۆی ڕازی نەبوون لە ئەنجامی خراپ ڕانەری دوورخستەوە ڕانەرێکی نوێی هێنا ئێستا ئێمە لە بەردەم مەرکاتۆی زستانەش داین کەیسی ئۆڵمۆ کە زۆرێک لە هاوڕێیان دەپرسن تاوان ئەم شەو بەپێی ئەو ڕێکەوتنی لەگەڵ دادگای ئیسپانیا وجودیە بۆ بەپێی ئەو ئیتیفاقی لە نێوان دادگای ئیسپانیاویانەکانایە ئەم شەو دەبێت تا کاتژمێر 12 شەو ناوی دانی ئۆڵمۆ لە پێگاتی بەرشەلۆنا ناونووسکرێت سەیریکەن چۆن ئەمە چونکە ئێستا ئەبێت تۆ بۆ قۆناغی دووەم ناوی یاریزانەکانت بێتە ئیتیحادی ڕێکخراوی لالیگا من ئەمە پێگاتەی تیپەکەمە بۆ کوێ بۆ قۆناغی دووەمی خولی ئیسپانی ئێمە بەم جۆرە لەم کاتەدا دەڵێن تیپەکە بەم جۆرە ئەمە یاریزانەکانی ئامادەن ئەو ناوەی کە یاریزانی تیپەکەیە لە کۆتایی مانگە ئیزافە نابێت بەڵکو ئەو یاریزانانەی کە نوێن و لە مێرکاتۆی زستانە دێنە تیپەکەتەوە ئەنجە توانی یاریزانانە زیاکەی ئەگنا یاریزانەکانی کە ئێستا یاریزانی خۆتن دەبێت ئەم شەو ناونووسکەین بەپێی راپۆرتی مۆندۆ دیپۆرتیڤۆ ئەمڕۆ خوان لاپۆرتا خۆی لەگەڵ ڕێکخراوی لیگا سەرپەرشتی کەیسی دانی ئۆڵمۆوەکە و بڕیارە هەتا شەو درنگانێک ڕێگە چارەیەک و میکانیزمێک بدۆزێتەوانێ بۆی کە چونکە نە ڤیتۆڕۆکی و نە دانی ئۆڵمۆ لە پێگاتی بەرشەلۆنای تۆمار نەکراون و پێشتر ئۆڵمۆ بۆی ڕاگەاندنی پێکرانی کریستنسنەوە نەتوانی ناونووسکە بۆیە ئەمڕۆ لاپۆرتا خۆی سەرپەرشتی کەیسەکە دەکات و چاوەڕێ دەکەین تاوەکو 12 شەو بۆی کە ناوی دانی ئۆڵمۆ تۆمار بکرێ و لە قۆناغی دووەمی خولی ئیسپانی بەشداری بکە ئەمە سەبارەت بە کەیسەکەی دانی ئۆڵمۆ و خاڵێکی دیژە گەرمەیە باسی کەم لەسەر میلان و سێرجۆ کۆنسیسا و من دوێنێ باسم لە فۆنسیکا بۆ کردن کە ڕاستە فۆنسیکا لە ڕووی ئەنجامەوە خراپ بۆ بەڵام کۆمەڵە گۆڕانکاری کردو کە پێشتر ڕانەری تر لە میلانە نەیکردووە و ئەو جورئەتەی نەبووە کە بەم جۆرە ڕوبەڕووی کۆمەڵێک کەسێکەمەکانی ناو میلان بێتەوە بەڵام فۆنسیکا و ڕێچکەیشکان کۆنسیسا و وەکو ئەنجام و وەکو بارودۆخی پێشتری لە پۆرتۆ کۆمەڵی ئەنجامی باشی تۆمار کردەوە و دەستکەوتی گرنگیە بۆ تیپەکەی بۆ قۆناغی ئێستیار بردووە چ لە چامپیۆنز لیگ وەرزش چ لە وڵاتی پورتوگال نازناوی چاکی بۆ بردوێتەوە گرێبەستەکەشی لەگەڵ میلانە ساڵ و نیوەکە کە لە شەژمانی یەکەمان میلان تەنها 1 ملیۆن یۆڕۆیاتێ بۆ ساڵێک و دواتر ئەگە گرێبەستەکەی نوێکردەوە موچەکەی بەرزەکاتەوە بۆ 3 ملیۆن چونکە چاوەڕێ دەکات ئەم شەژمانە وەکو ئەزمونێک وەکو تەجروبەیەک دەدات ئەم ڕایەنەرە چونکە خاڵێک زۆر گرنگە ئێستا کە کۆنسیسا و هاتووە ڕانەرایەتی میلانی قبول کردووە نابێ مانگی دووسێ بێ گلەی لە پێگاتەکەی میلانکا و گلەی لە کارژەڕیم چونکە پێشتر تۆ ئەم تیپەت ناسی ئەم تیپە لێو کۆڵیوە تۆ ئەم تیپە جوان دڵنیا بووی ئەجا توی ڕانەرایەتێکەکەت قبول کردو وەکو چۆن بۆ ڕۆبن ئامۆریم هەمان دۆخ ڕاستە تۆ
پێشتری تیفاقەیەکت کردو لە مەرکاتۆ زستانە لەوە چێ داوای دوایزانکەی بەڵام خۆم تیپی یەکسەر ڕاستەخۆ داوای بردنەوەی نازناوی پریمەر لیگ لە ناکە یان بردنەوەی نازناوی خولی ئیتالی لە داوا ناکە بەڵکو ئەنجامێکوێ ئەنجە دواتر گەتە دۆخێکی تر. چیە سەر پریمەر لیگ وە لە چێلسیشەوە دەست پێ دەکەین. چێلسی وەکو ڕکابەری پریمەر لیگ شتێکی وازەها چێلسی پارچەنەم بووە یعنی من دایم تۆ کاتی هەڵسەنگانی تیپەکەی ساڵ بە ساڵ هەڵسەنگانی بکە پێرار نەگەیشتۆتە پاڵەوانتی ئەوروپی پار گەشتە ئەوروپا لیگ بەڵام بۆی بردنەوەی مانچستەر لە جامێکێتی ئینگلتەرا چێلسی داوەزێ کۆنفرانس لیگ و مانچستەر لە جێگەکەی چوە ئەوروپا لیگ ئەم ساڵ تیپەکە ڕێوە ڕکابەری چوارپلەکەی پێشەوەی پێزبەندی بکە ئەمە لە ڕووی وەرزشیەوە پێمانەڵێت چێلسی لەسەر ڕێگەیەکی ڕاستە لە ڕووی یاریکردنەوانێ دوو یاری ڕابردووی لێلایە چێلسی لە زۆربەی زۆری یارەکان بە ئاسێکی بەرز و باسێکی بێزەوە دەرکەوتوە بەڵام کۆمەڵێک تێبینی گرنگ لەوەی کە لێرە وجودیە بێ سەیری دوو نمونە من بۆتانێنمانە کە هەردووچیان بە جۆرێکە بەڵام تێگەیشتنی یاریزان بۆ یاخودەوە تا ڕەنگەیەکە گۆکووە کارسێریکە مارێسکا کاتێک دوو خەڵ لە دوای لیڤەرپۆڵەوە بوو تی ئێمە ڕکابەری نازناوی پریمەر لیگ نین بەڵکو ئێمە دەمانێت تیپێ دروستکەین بۆ داهاتوو ئێتیپ دروستکەی بۆ داهاتوو شتێکی ئاساییە بەڵێ چێلسیش لەسەرم ڕێگەیە باردۆخکەیتەوە ئەتان جەرمەوە بۆکەی بۆ تقریبان 8-9 ساڵ لەمەوبەر کاتێک کلاودیۆ ڕانێری لەگەڵ لیستەر سیتی ئەنجامە باشەکانی تۆمارە کرد لە پریمەر لیگە وتیان تۆ نازناوی پریمەر لیگ بۆ لیستەر سیتیە بێیتەوە وتی تموحی ئێمە مانەوەیە لە پریمەر لیگ ئێمە هێشتا ئەو خاڵەمان بەدەست نێناوەکە بگەینەوەی مانەوەی پریمەر لیگ کەواتە یاریزانەکانی لە کەشی ڕکابەریە هێشتەوە من جیازێم دوو لە دوانەت بۆ باسەکەم یاریزانەکەت لە کەشی ڕکابەریە هێشتەوانێ وای لێکردن یاریزانەکان هەر هەوڵ بدەن ئەو خاڵە بێنن دوای ئەوەی کە گەیشتە ڕێژەی 37 خاڵ کلاودیۆ ڕانێری هاتەوە لە کۆنگری ڕۆژنامەنووسی وتیان ئێستا چی وتی ئێستا ئێمە مانەوەمان مسۆگەر کردووە ئەگەر بەم جۆرە بڕوە ئێمە تیپەکەمان هەوڵ دەدەین ئەمساڵ بتوانین ئەنجامێکی باش بوانی لیستەر سیتی دەستەبەر بکەین باشە و دواتر ڕکابەرەکە بوو بە ڕکابەری گەیشتن بە چامپیۆنز لیگ وە لە کۆتایەکانە کە دۆخەکە وای لێ لیستەر سیتی لە ڕکابەری مایوانێ زۆر وازەح وتی ئەو ساڵە تۆتنام ڕکابەر بوو ئەو ساڵە ئارسیناڵیش بە ڕێژەیەکی زۆر بەهێز بوو باسی ئەوە کرد وتی تۆتنام و ئارسنال ڕکابەریشی بەهێزن و دوو تیپی بێزن و تیپەکانی تریش لێمە باشترن دەتوانن لێمە زیاتر زەفەرمان پێ بن بۆ بردنیادا بەڵام ئێمە هەوڵی خۆمان دەدەین لەو یارانەی کەماوە سەرکەوتین دوای بزانین چی و یاوەرمانە بێ بە چۆنوە یاوەرمانە بێ سەیری جیاوازی ئەم دوو لێ دوانە یەکەم جار بە تموحیمانەوە لە پریمەر لیگا کە ئامانجی لیستەر سیتیە هەمیشە تیپەکەی لە ڕکابەریانمە دواتر بەشداریکردن لە پاڵەوانتە ئەوروپیەکان دواتر ڕکابەری نازناوەکە نەهات یەکسەر لە کۆنگری یەکەما بڵێت ئێمە ڕکابەر نین ئێمە تەنهامانەوێ بمێنینەوە لە پریمەر لیگە ئەو زۆر عاقڵانە لێدوانە وتی ئێمە هێشتا نەگەیشتوینەتە ڕێژەی ئەو خاڵەی مانەوەمان لە پریمەر لیگ مسۆگەر بکەین تەنها ئەمەندە هیچی تر واتە ئەی مارێسکا وتی چی مارێسکا وتی ئێمە ڕکابەری پریمەر لیگن بەڵێ ئەمە پاڵمەریش دوای مارەسکان قسەی دووبارە کردو پێشتر پاڵمەر وای ناوت پێشتر یاریزانەکانی تر وای تەسیری چییە بەڵام لەو تەسیری گرنگتر خودی مارەسکا خۆیەتی سیرکە ئێمە ستایشی مارەسکامان کرد وتمان ئێستا دەزانین کێ لە چێلسی یاریەکە ئەزانین کێ گۆڵ پارێزە ئەزانین کێ چواربەرگری کارە سەرێکەکەن ئەزانین کێ یاریزانی ناوەندە ئەزانین کێ سیانەکەی پێشوە ئەزانین کێ هێرشبەری سەرەڵمە ئەم تیپە ئۆقرەی پێوە دیارە ئەم تیپەیە دامەزراوەی پێوە دیارە و بە ڕێگەیەکی ڕاستانگا وێڵگرتووە پێگاتە سەرێکەکەی دیارە و ستایشی مارەسکاشمان کردووە لەوەی کە بەشێک لە یاریزانەکانی بەشداری پێکەری پریمەر لیگ
هەر بەشداری پێ نەکردووە ناونووسی نەکردوون لە پاڵاونتی کۆنفرانس لیگا بۆی یاریزانەکانی دیکە دەرفەتی بەشداریکردنیانە بۆ سەرجەم یاریزانەکان بەشداری بکەن. زۆر باش. چێلسی ڕۆژی شەممە یاخود یەکشەممە لە بۆکسینگدێ لە هەفتەی ڕابردوو بەرامبەر بە فڵام شکستیەنە لە نەوی یاریگای ستانفۆرد بریج. باش کاتەکەی کێ لە ئینگلتەرا کاتەکەی بۆکسینگدێ. بۆکسینگدەی چییە؟ بۆکسینگدەی چڕبوونەوەی یاریەکانی پریمەر لیگە کە لە کاتی پیشۆکانی سەری ساڵە ئەمە نەریتێکی تایبەتی ساڵانەی خوانە بۆ ئینگلیزەکان ئەنجامێن. هەفتەی ڕابردوو تۆ یاریت کردووە ئەمە دوای 5 ڕۆژ دوای 6 ڕۆژ تۆی تۆ یاریی دیکە ئەنجامەی هاتووی نەچیتە نێو یاریگای ئیپسویچ تاون یاریەکە هاتووی حەوت گۆڕانکاری و لە پێگاتەکە تا کردووە. حەوت گۆڕانکاری لە کاتێک یاریزانەکان ئامادەن. تۆ نە چامپیۆنز لیگە هەیە، ناری کۆتایی یۆروپا لیگە هەیە، نەیاری کۆتایی کارەباوەیە بڵێ یاریمێ، نەیاری کۆتایی جامی چێتی ئینگلتەراوەیە، نە یەکسەر 2 ڕۆژ دوایەوە یاریشی ترت هەیە، هیچ کامێکیانت نییە. ئەم فەلسەفەیە چییە لێ هەشت یاریزانی احتیاطەکەی؟ بۆ یعنی تۆ لە لیڤەرپوڵ ئامانجەکە و گەورەترە، تۆ لە لیڤەرپوڵ ڕکابەری تونترە، تۆ لە لیڤەرپوڵ زیاتر پێویستە بە یاریزانەکانە، ئەوە تا لیڤەرپوڵ بۆ خۆی بە تاقی تەنها لە پێشەوەی و بەبێ ڕکابەرە و سەرجەم یاریەکانی هێباتەوانێ وەکو تۆش بۆکسندەی ئەنجامەیە ڕۆژێ زیاتر ڕۆژێ لە پێش تۆشەوە یاریەکەی خۆی ئەنجامدا، بەڵام بە کامل ئەساسی شەو بە کامل تەشکیلە شەو یاری کرد. ڕۆژی یەکشەمەش بەرامبەر بە مانچستەر یونایتد یاریە لە یاریگای ئۆڵد ترافۆرتە پشووی بە یاریزانی ژنایە، یاریزانیشی لە کەشوای یاریە هێشتاوانێ و درێژەی بە سەرکەوتنەکانی خۆشیە. مامەڵەی ناتەندروست، مامەڵەیە کە بەجددی کۆمەڵێک ڕاهێنەر ئەیکەن یعنی ئاوا لە تیپەکانیانەکان، یعنی ئەمە ئەبێت تۆ لە مارێسکاوە لەمە تێبگەی کاتێک توی بانچلۆتی ئەڵێ کاکەم یاریان ئاسانە بۆ یاری بەردەگولەر ناکەی، بۆ یاری بە فڵان کەس ناکەی، بۆ یاری بە فڵان کەس ناکەی، یاری بە فڵان کەس و یاری بە فڵان کەس ئاوا تیپەکە تەکوژێ، ئاوا تەمەوو حەد نایڵێ. تۆ بۆ خۆ دانیشتووی لە ماڵەوە پاڵەیاوە تۆ گوڵە بە ڕۆژای قرچێنی و چا خۆی تاوانی و ئەم ڕەخنەیەگری ئەمە تۆ بۆ خۆت ئەم ڕەخنەیە بۆ خۆتە نایا بە سەقفی ماڵەکە تا ناگاتە دەرگاکە هیچیان بۆ لەبرێ ڕاضەوان نییە. ڕاضە ئەگەر وا بکەی وەکو مارێسکاو لێ وەکو چێلسی لێ بچیتە نەو یاریگای ئیپسویچ تاون بدۆڕی. باسم لە تەحکیم نییە منە و پەنارتی گیرات چۆنە و چۆن نیە و چۆن نیە، ئەمە حاڵەتێکی ترە، من ناچمە وردەکارێ، بەڵام من باسم لە خودی هەڵەکێ کە تۆ دانیشتوی حەوشت یاریزانی پاڵاونتی ئەوروپا لیگ گەێنی لە پریمەر لیگا بە پێی و کاکە ئەو یاریزانە سێ یاری پریمەر لیگیان نەکردووە وەرزێم ساڵ. تۆمە چییە لە خۆتەوانێ دانیشتویان خەیتە پێگاتی سەرەکی و بە درێژای 7-8 خولە یاریان پێک، یعنی ئمە کارێکی زۆر زۆر نامەنتەقی بوو و مارێسکا بەرپرسیاری یەکەمی ئەم شکستەی چێلسی بوو بەرامبەر بە ئیپسویچ تاون و نابێت جارێکی دیکە ئەم هەڵەیە دووبارە بکاتەوە، چونکە چێلسی ئامانجێکی گەورەیە نابێم ئامانجە بخینکێنرێ. ئەم یاریزانانە کاراباویان هەبۆ یاریان تیا کردووە، 2 ڕۆژی تر جامیشێتی ئینگلتەرا حەقی خۆیانە لەوێ یاریکەن لە کۆنفرانسێکی گەورە بەشداریەکەن، بەڵام مەفروزە لەسەر سەرجەم یاریەکانی پریمەر لیگ بە پێگاتەی سەرەکی و یاریکی لەبەرەوەی تۆ لە لیڤەرپوڵ گەورەتر نی، تۆ تەموحەد هێندەی لیڤەرپوڵ نییە و تۆ هێندەی لیڤەرپوڵیش هێزت نییە، بۆ لیڤەرپوڵ وایاری دەکات تۆ وایاری دەکەی کەواتە تۆ غەڵەتی، تۆ دەبێت ئەم کارە و چاپ بکەی، تۆپی پێ ئەبێ حەقی تەواوەتی بی یاری 90 خولەکە خولەکیە کە دەستێ پێکرد بە فیکەی داوەر کۆتاییە و تۆ پێویستە بە یاریزانە سەرشەکانە دایم تیپ دوو لیڤڵی هەیە، لیڤڵی یەکەمیە و لیڤڵی دووەمیە، تۆ دایم پێویستە بە لیڤڵی یەکەمە لە بێستین ڕکابەریا بەشداری پێ بکەی تا ئەوەی وەرزە جوانەکە لە دەست نەدەیت و وەرزەکە و بەرەو نغڕۆبوون نەبێت. بۆیە بەرپرسیاری یەکەم لەم شکستەی چێلسی مارێسکایە و لەم خراپبوونەی چێلسیش هەر مارێسکایە، چونکە پێگاتەیەکی هەڵەیدانە مامەڵەیەکی هەڵە دەکات لەگەڵ یاریزانەکانی و نابێت ئەم هەڵەیە دووبارە بکاتەوە. چێلسی بە پێگاتەی سەرەکی خۆی بێت لە پریمەر لیگ یاری بکە تاوای ئامانجەکەی خۆی بکرێت بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتووکە. سەبارەت بە مانچستەر یونایتد و ڕۆبن ئەمۆریم و هاتوهوریا بۆ تینهاگ و بە تینهاگ وا و تینهاگ وا و با تینهاگ مایە و باشتر بوو
من باسی ئەمۆریمم بۆ کردن و باسی دۆخەکەشم کرد من ئەمۆریمم هەڵ نەبژاردەوە ڕانەرایەتیکردنی مانچستەر یونایتد بەڵکو سەر جیمس ڕاتکلیف بە ڕاوێژ لەگەڵ کەسەکانی چواردەوری بڕیاری دا کە ڕۆبن ئەمۆریم بکاتە ڕانەری مانچستەر یونایتد. ڕۆبن ئەمۆریمیش وەکو ڕابردووی لەگەڵ سپۆرتینگ لیشبۆنە پێمانەڵەیە چەکە لەو ڕانەرانەی کە چاوەڕی داهاتوویکی گەشتی لێ دەکرێت. ئەمە تا ئێرە دۆخێکە. دۆخێکی تر لێرەدا چی دەگوزارێلەوەی کە ئێمە باسی لێوە بکەین یاخود بارودۆخەکەی پێ هەڵسەنگێنین ئەوەی کە ڕوودەدا لە مانچستەر یونایتد چییە و بۆ تیپەکە خراپە بۆ ئەمۆریم بەم جۆرە بۆ بارودۆخەکە وای لێ. ئەمۆریم لە شتێکا بەرپرسیارە کە من دوایی بۆ دیارەکەم بەڵام وەکو پێگاتەکە ئەبێت تێبگەی ئەبێت جوان لات ڕوون بێ کە تینهاک چ شێرپەنجەیەکە لە تۆپی پێیە. ئەبێت تۆ ئەمەد لا ڕوون بێ لەوەی کە تینهاک چ ئاژاوەیەکی لە ماڵی مانچستەر یونایتددا دروست کرد. دەبێت تێبگەی تینهاک چەندە کاری هەڵەی بۆ مانچستەر یونایتد ئەنجامدا. ڕاهێنەر نییە هێندەی ئێرێک تینهاک لەسەر خواستی خۆی لە مانچستەر یونایتددا گرێبەستی بۆ کرابێت. ئەمە یاریزانەکانی تینهاکە. خۆمە هەڵەی ئەمۆریمیشی تایە سەچمە سەر هەڵەی ئەمۆریم. بەڵام ئەمە جارێ ئەوە تێبگەێنم هەموو ئەو گرێبەست و 800 ملیۆن پاوەندەی کە تینهاک لە مانچستەر یونایتددا سەرفی کرد وەکو دەست سێوا بوو و لەگەڵ کۆمپانیایەکە ئیشەکە تینهاک هەموو پاری بۆ ئایاکس پیا کرد. چۆ هەرچی یاریزانەکانی ئایاکسێ دووبارە کڕێ و یاریزانی ئایاکسە بوو هێنای و ئەو یاریزانی نێشت هەمووی هێنامووی بە مانچستەر یونایتد کە ڕیسفادەشی لە هیچیان نەکرد. جگەل لە مارتینێز ئیسفادەی لێک یاریزانیان نەکردەوە کەویش مارتینێز تا یاریە گۆڕێ فەرقیە. بۆیە تینهاک لە یەکەم کاریەوە تا کاریکێنانی یاریزانەکان بووە پێکاتەیەکی خراپ و زبڵخانەیەکی بۆ مانچستەر یونایتد بەجێهێشتووە. هەموو ئەو گرێبەستانەی کە کردوێتی وەکو پێم وتی ئۆنانا خراپە دیلی ختکاریەکە باش نییە مەزراوی مستەوای متەوەستە مارتینێز یاری بە یاری ئەگۆڕێ مالاسیا وجودی نییە کاسمیرۆ لە جوایی یاری دوور کەوتووەتەوانێ تاوان با معلوماتان بێت تاکە گرێبەستێک کە تینهاک داوای کرد و بەدیلەکەی هێنا ئەویش دیۆنگ بوو کە کاسمیرۆ بۆ ئەگنا هەموو ئەو یاریزانەی تر داواکراوی یەکەمی خۆی بۆ کە هێناوێتی سەیریکە کاسمیرۆیە وەکو پێویست نییە ئێریکسنێکی بۆ من هێناوە لە دوای 4 جەڵدەوە لە مانچستەر یونایتددا دانیشتووە ڕکابەری پێیەکا کە یعنی ئینسانێ هەمومان خی گەورە تەندروستی و مشتێکمان پێ بخشێ ئێریکسن گەڕاوە تۆ یاریکردن بەڵام تۆ ئەیهێنی ئەم یاریزانە کە سوور ئەزانی نەکسێکی گەورەی بەسەر هاتووە بارودۆخێکی دەرونی خراپی بەسەر هاتووە ماوەیەکی زۆر لە یاریکردن دوور کەوتوتەوانێ بەڵێ ئێریکسنیەکە بوو یاریزانە باشەکان ئێستەیەوە نییە تۆ بێنی تام ڕکابەری مانچستەر یونایتد چی یاریزانێک لە برینفۆردەوە بێنی تۆ بێنی لە مانچستەر یونایتددا یاری پێ بکەیت. ئەمە یاریزانەکانی ئێرکتینهاگە باسی زرکیزی و باسی ئەنتۆنی و باسی هۆیلاند و باسی و ناوانی تر هەر نەکەم کە مانچستەر یونایتدی بە چ دۆخێکدا بردووە کەواتە زبڵخانەیەک لە مانچستەر یونایتددا دروست بوو ئەمە بەرهەمی تینهاگە لەگەڵم تیپای هاتووە. ئەمە تا ئێرە بۆ خراپی مانچستەر یونایتد ڕاستە و تاوانباری ئەمۆری میتیانە بەڵام لە دیویشی تر ئەمۆریم تاوانبارە. چۆن ئەمۆریم هاتوۆتە سەر ئەم تیپە ئەبێت تۆ خۆت لەگەڵ تیپەکەدا بگونجێنی نەکتەوێت تیپەکە لەگەڵ خۆتا بگونجێنی. یعنی من ڕۆژ بە ڕۆژکاڵەیەم ڕایەنەرانەیە بینم بڕوا بکەن ئەوەی تران چیلۆتیم لا گەورەیە بێ ئەوەی تران چیلۆتیم محیبەتم بۆی زیاترە بێ. تۆ هاتوویتێتە سەر تیپێک سوور ئەزانی کواڵیتی یاریزانەکانێ بەم جۆرە نییە سوور ئەزانی تیپەکەت بەم شێوەیە بەهێز نییە. تۆ وەرە باشترین پلانیان بۆ دانێت تۆ وەرە خۆتیان لەگەڵا بگونجێنە تۆ وەرە توانای یاریزانەکان دەرخە مەم یاریزانانە بێنیتە سەر شێواز یاریکردنی خۆت. ئەخە کاکە مانچستەر یونایتد 4-4-2 پێ تەطبیق ناکرێت تۆ هێناوتە 3-4-3 پێ تەطبیقەکەی. مانچستەر یونایتد بە 6 دیفاعەوە دیفاعی بۆ ناکرات 4 گۆڵی لێکرات تۆ هاتووی بە تەمای بە 3 دیفاعەوە بتوانی بەم تیپۆ ڕکابەری بکەی. ئەلەمانەشە ئەمۆریم خەتایەتی خۆ نەبێ ئەمۆریم بێتاوان بێ
دۆخی مانچستەر تۆ هاتوویتە سەریم تیپە ڕێ بکەیتەوە بەڵێ ناو بە ناوە توانی تیپەکە ڕێ بکەیتەوەێ تۆ لە داتۆ تێ پلانی سێ چوارسەی خۆ دیاریکەی تەواو وردە وردە ناو بە ناومە تەطبیقە بەس مێر پێداگەوی لە سێ چوارسێ لە 6 یاری 5 یاری دۆڕانووە کاکە یەک یاری بردوێتەوە هیچ گیانێکت بۆیە لە مانچستەر سیتی بردوێتەوە تۆ زێم یاریە بۆ جورئەت و بۆ هێز و بۆمە بۆ تۆ قابلیەتیە ئەکنا ئێستا هەندەری مانچستەر کوردوتەنیە لە سەڵ شکور بە کفندس هەڵەیەکی تری ئەمۆریمتان پێ بڵێم معقولە ڕاهێنەرێک بێتە سەر تیپێک تۆ هەموو هەڵی ئەم تیپە لە یاریزانێکا کۆ بکەیتەوە هەموو خراپی ئەم تیپە بەی بەسەر یاریزانەکە هەموو هەڵوێز وەرگرتنی تۆ لە تیپەکەدا بەسەر یاریزانێکا بشتێتەوە نانی ئەنتۆنی میسیە ینی گارناچۆ کریستیانۆیە یعنی هەموو خراپی مانچستەر یونایتد لە مارکۆس راشفۆردا کۆبوو خراپی مانچستەر یونایتد بەس مارکۆس راشفۆرد بوو بەس راشفۆرد لەم تیپەیە خراپ بوو بەس راشفۆرد ئاسی خۆی پێشکەش ناکرد وەڵڵا مانچستەر یونایتد 22 یاریزانن 24 ئاسی خۆیان پێشکەش ناکرد برۆنۆ فێرناندێزی لێ دەرکە یەک یاریزانی مانچستەر یونایتد لە ئەجوای یاریکردنا نییە یەک یاریزانی مانچستەر یونایتد ڕۆحێتی یاریکردنی نییە ئامۆریمیش هەڵەی هەیە لەناو ئەو هەموو یاریزانەیە راشفۆرد و بە قوربانی هەموو هەڵی مانچستەر یونایتد درا بەسەر راشفۆردا دەفەرمەوە حاڵی مانچستەر یونایتد کە گۆڵێکی لێکرێ یا دوو گۆڵی لێکرێ پەتیل نییە تۆ باسی مفاجئە بۆ مەکە ئامەد لە خراپی بەرگری مانچستەر سیتی تۆپێکیان هەڵا بە بینەکەی ئامەد چوو خستێ گۆڵاوانێ ئەو بردنەوە نییە بۆ منی باسکەشتی مفاجئە لە مفاجئەوە تا ئیپسویچ تاون بێن باسی ئیپسویچ تاونێ بۆ بکەم وەکو گیتی بێشی گەورەی پریمەر لیگە بەری دوێنێ لە چەلسی بردوێتەوە دویچ بێن باسی گەورەی نۆتینگام فۆرەستێ بۆ وەرکەم کە لێڤەرپوڵ ئەمساڵ یەک یاری دۆڕانەوە بەس بە نۆتینگام فۆرەست دۆڕا خۆنجامەکانی نۆتینگام فۆرەستیش باشە بێم نۆتینگام فۆرەستە لێ بکەم بە ڕیال مەدرید نابێشتیوە تۆ یاریەکەت بردۆتەوە لە مانچستەر سیتی ئامادەم ئەم بردبینیمانەمەی کرد ئێم ناحەقیەت چییە بەرامبەر بە راشفۆرد راشفۆردیش کوانی دیکە دەرفەتی یاریکردنی بێ بەخۆ سێ چوار یاری یەکەم راشفۆرد گۆڵی چاکی کرد خۆ راشفۆرد گەڕایەوە گۆڵکردن خۆ راشفۆرد دۆخێکی باشی وەرگرت لە سەرەتای هاتنی ئەمۆری ماکاک گەڕایەوانێ و هەمووان هیوایەکی گەوریان لەسەر راشفۆرد کە وڵا کاتێکمان زانی وتی راشفۆرد بۆ پلانەکانم ناگونجێ و بارودۆخ و وا ئیلی ئاخری تێک چوو لەبەرەوە چەپڵە بەدەستێ لێ نایرێ کاتێک کە تیپ خراپ بوو هەمووان پێکەوە خراپ بن و کاتێک کە تیپ باش بوو هەمووان پێکەوە باش دەبن و من پێم وایە ئەمۆریم دەبێت واز لە پلانی یاریکردنی خۆی بێنێ و هەوڵ بدات شتێکی گونجاو بۆم پێگاتەی مانچستەر یونایتد دۆزێتەوە چونکە بەجددی یاریزانەکانی مانچستەر یونایتد پێشتر یاریزان بوون و ناودار بوون و ناوبانگیان هەبوو و لێهاتوویان هەبووە ئێستا پێویستیان بە ڕۆحیەتێکە پێویستیان بە تەوزیفکردنیەکە پێویستیان بە هێورکردنی و پێویستیان بەوەیەکە جارێکی تر ڕێگەی سەرکەوتنیان نیشان بدرێتەوە ئەمەشکاری ئەمۆریمە کە دەبێت دەمانە بکە ئەمە تێبینیەکانی من بوو لەسەر مانچستەر یونایتد دێمە لای بەشێک لە کۆمنتەکان کاک محەممەد دەڵێ بڵێن یەکێک لە وەکارەکانەوەی چەلسی یاسی دابەزیەوە بوو مارەسکاوتی ئێمە ڕکابەری نازناوەکەمان پێداکرێت بەڵێ بەشێک لە مەویزبوون یاخود بەشێک لە هاتنە دەرەوەی ئەو ڕۆحیەتەی کە تۆ لە ڕکابەری دای کاتێک تۆ یاریزانەکە و ئەستێری یەکەمە دوواڵە کاتێک تۆ ڕانەرەکە دواڵێ ئەروەڵا تەسیری هەیە کاگادگارەڵە چەلسی گەڕای ئاسی ڕاستەقینەی خۆی نا چەلسی نەگەڕاوەتەوە ئاسی ڕاستەقینەی خۆی باوەڕ بکەن مارەسکا غەڵەتی کرد لە دانانی پێگاتی سەرکی ئاینا چەلسی کێشەیەکی نییە چەلسی ئەم ساڵ دەوێت یەکێک لە چوارپلەکەی پێشەوەی ڕێزبەندی بگری هەر ئەمەندەیە لای چەلسی ویچی دیکە کاکچێنەر سەبەبی سەرەکی کێشەی چەلسی مارەسکەیە لە کاتێکدا خۆڵە لە منافەسەنی کە چێتە ساحاو بنەوە یاریزان زەخت دەکات پشتی هەمووی چۆڵە ئەمە جگە لە نەبوونی هجووم و تاکدیفاعی ڕاست و گۆڵچێکی باش بۆ چەلسیە گاتە کۆتایی وەرز تووشی دۆڕان نەبێت ئاساییە دۆڕانی تیپەکە ئاساییە کاکە مەڕوانە لای کاکەم جان چیرۆکی ڕکابەری پریمەر لیگ لای ئەمە کۆتایی هاتووە هەر بۆ ڕاستکردنەوە لە ئەنفیڵد لەگەڵ مانی و یاریمان هەیە
بۆ وتم چی وتم لا یارەکەی وابزانام لە لیڤەرپۆڵاکە لەو کاتێک کە سەرزەنشتی مارەسکام کرد ئاماژەم بەوە نەکرد کە ئاماژەم بە چێڵسی کرد نەگەوەی بڵێم لیڤەرپۆڵ و مانچستەر یونایتدی ژیاریان هەیەکاریکی تایبەتە بۆ لیڤەرپۆڵ بەڵام سڵۆ دەرپشوو بە یاریزانەکانی دەست خۆش مەڕوانگیان کاک شیروان دەستی تۆش خۆش وڵی کاگونەر کە تاوان کاگونەر باسی پێشببینی و ئەماکە من پێم وتی سەرەتای وەرزیژەم قسەم کردوتەوە لەسەر لیڤەرپۆڵ و لەسەر کلۆب سەبەبیەوە بوو کە لیڤەرپۆڵ نازناوی پریمەر لیگ نەبا بەڵام من هاتیشمە سەر شاشە و هەموو شتێکم کرد سەبارەت بە لابردنی فرێندی ئەو شتانە من ئەم عادەتە ناشینانم نییە کەوانی دیکەیانە لەبەرەوەی کەس هیچ ڕۆژنامەنووسێک نییە هێندەی من کۆنتاکتی لەگەڵ چواردەورەکەی ئابێ وە قسە لەگەڵ خەڵکا بکەوە نامە جواب باتەوانی ئەوە بەجددی ناحەقیە بەرامبەر بە منێکی وەکی تر خۆتزانین لە ماوەی ڕابردوم ئەکاونتە تایبەتەکەم ڤێریفای وەرگرت کە فێریفای وەرگرت کۆمەڵی هاوڕێ خۆی لا چونین یا بەخوا من نەک دەستکاری کەسەکەم نە حەچیانی تااقەتی ئەو شتانم هەر نییە وەکو دۆخی تریش من شانازی دەکەم بۆی کە ئەو لیڤەرپۆڵی پاڵاوت کە شەشەم بوو و شانازیش دەکەم بۆی کە ئەو سیتی پار لە ڕیالمەدید هەمووتان دوای کەوتن لەوەی کە بڵێن سیتی واوایە ڕیالمەدی دیفاع کرد من گرەوم بە کەوتنی سیتی کرەوە بینیشتان سیتی کەوت بەڵام پار لە کلۆب خۆی ئەوەی یایە دەست سیتی و وای کرد تیپەکەی چوو بە یادەکردنی سەلاح و بۆ مامەڵە تەندروستانی کردی کە لە کۆتایەکان و بەو لێدوانەی کە مانگی یەکیایی وتی من و زەم نەماوە لیڤەرپۆڵ بەجێڵم تیپەکەی بەرەو نەخرۆبوونێکی تر بەرێکنا هەتا مانگی سێش کۆتایی مانگی سێش هیچی پێبەقەی لیڤەرپۆڵ نزیک نەبوو لە بردننی نازناوی پریمەر لیگ کاکازیانەڵێ ئەو سەر لیڤەرپۆڵ بە پریمەر لیگ دەبا کاکسۆرانەڵە چێلسی زۆر گەورەیە مارسکا لە ئاستی چێلسی دانیە پێویستە مدەڕی بینوێ بێن مەرجنی ئەزمنیە بێن نەخێر مارسکا لەسەر ڕێگەیەکی ڕاستە تەنام یاری هەڵی کردووە کە دەبێت چارەسەری بکە کاگا کۆڵە کاتێک باسی ئەمۆریم دەکرێت باسی کێ دەکەی خەتای کاریگەری مانچستەر کە دەی نا هیچ خەتای مانچستەر نییە مانچستەر مادام و ڕایەنەرەیان بەدڵە دەبێت بەردەوام بێ بەڵام دەبێت پێگاتەکەی کامل بگۆڕێ بەڵێ مانچستەر دوای فێرێکسۆن ڕووخاوە کاکارزانەڵێ بەڕاستی تینهاک هەتا 2 ساڵی دیکە کاریگەری لەسەر مانچستەر دەمێنێتەوە بەڵێ کاگی وا باسی مارەسکام کرد ئەگەر بینەری بیدایەتی لایڤەکەش بی تەواو باسم کردووە مانی و بە گۆڕین ڕانەر هیچ لە مۆزۆ ناگۆرە دیاریزانەکانی هیچ نین و بڕیارەکانی تیناگیش بەم دۆخەی بردووە شیکاری وەرچی لێرەدا بە کۆتا دێنم خواتان لەگەڵ